بۆچی حکوومەت کوالیتی کۆنتترۆڵی لە کەرتی حکومی سندەوە دای بە کەرتی تایبەت؟ پێشتر یەکەم کەس ئەوەی ئەعلان کردبوو پێم وابێت کاکنی جرفان بارزانی کەوتی لە مدووە ئێمە احتیمامی حکوومەت هەمووی ئەیین بە کەرتی تایبەت. سەلاحیاتی ئێمە و سەلاحیاتی ئێمە هەمووی درا و ئەرکەکانی ئێمە هەمووی درا بە دەستی کەرتی تایبەت. لەگەڵ ئەوەشە هەندێک لە سەلاحیات دابەشکرا لەسەر هەندێک لە وەزارەتەکانی تر وەک وەزارەتی تەندروستی، کشت و کاڵ لەگەڵ سامانە سروشتیەکان. ئەگەر کەرتی گشتی کوالیتی کۆنتۆل بە شێوەیەکی گونجاو کاران نەبێت، ئەمە زیانەکەی نەک هەر بە تەنها بە چینی موچەخۆڕانیان بە چینی فەقیرەکان ئەگات، بەڵکو زەرمەند هەموو هەوڵاتیانە ئەگەر دەوڵەمەند بن ئەگەر فەقیر بن. بەڵام بەرەی خۆم ئەو نوێنەرانەکە نوێنەرەکانی حیزبی دەسەڵاتداران لێرە بچنەوە بەغداش ئەو ئیشانە ناکەن کە لە مەسلحەتی هاوڵاتیانە. یعنی ئەم دۆخە هەمووی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەو دۆخە خراپە هەمووی لە ئاکامی سیاسەتی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکان. بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. گفتوگۆکەمان لەسەر بابەتی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ لیست و لایەنەکان بەردەوامی هەیە. چاوپێکەوتنی ئەم جارشمان لەگەڵ بەڕێز نور فەریق یەکتابەک کاندیدی ژمارە 12 لیستی هەڵوێستە. جەنابیان شارەزایەکی باشیان لە کوالیتی کۆنتترۆڵ هەیە. گفتوگۆکەین لەسەر بابەتی کوالیتی کۆنتترۆل لە هەرێمی کوردستان، بۆچی ئێستا ئێمە لەژێر مەترسی و لەژێر هەڕەشەی ئەو خۆراک و پاکەرەوە و مەوادانەین کە لە سنوورەکانەوە دێن ناو هەرێمی کوردستان. بزانین جەنابیان وەکو شارەزایەکی بواری کوالیتی کۆنتترۆڵ مەترسیەکە لەکوایە و بەڕێز نور ئەیەوێ لە بەغداد چۆن بابەتی کوالیتی کۆنتترۆڵ بکرێت، چکە ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان مەرزەکان کوالیتی کۆنتترۆڵی خاڵە سنووریەکان لە دەستی موئەسسە حکومیەکە نەماوە بەڵکو دراوەتە کەرتی تایبەت. بەڕێز نور بەخێر بیت. بەخێر هاتی. بەڕێز نور ئێستا دۆخی کوالیتی کۆنتترۆڵ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوە بینەران. من تقریبا مۆمەوەی 16 ساڵە فەرمانبەر لە کوالیتی کۆنتترۆڵی گشتیم. تقریبا کوالیتی کۆنتترۆڵ بە تایبەتی لە شاری سلێمانی لە بینی ساڵی 2007 کۆتایی ساڵی 2006 تا سەرەتای 2007 دامەزرا. دوای ماوەیەک تاقیگەکان دامەزراوە ئامێر داڕا و ئستافەکە دەستی پێکرد بە ئیشەکانی خۆی ئستافە حکومیەکە بڵێن. بۆ ماوەی تقریبا لە ساڵی 2012 تا 2007 ئیشەکانمان بەڕێک و پێکی بەسەرمانە برد تا تقریبا ساڵی 2007 حکوومەتی هەرێمی کوردستان تەعاقودی کرد لەگەڵ چەند کۆمپانیایەکی ئەهلی کەرتی تایبەت لەسەر مەرزەکان. سەلاحیاتی ئێمە هەمووی درا و ئەرکەکانی ئێمە هەمووی درا بە دەستی کەرتی تایبەت. لەگەڵ ئەوەشە هەندێک لە سەلاحیات دابەشکرا لەسەر هەندێک لە وەزارەتەکانی تر وەک وەزارەتی تەندروستی، کشت و کاڵ لەگەڵ سامانە سروشتیەکان. بۆیە لەو کاتەوە ئێمە نەچاودێرین و نەبەشدارین لە پرۆسەی نەچاودێنین سەر کەرتی تایبەت و نەبەشدارین لە پرۆسەی پشکنینی کاڵا ئەوانەکەیان لەسەر مەرزەکانە. ئەمەش بەڕاستی یعنی جێی مەترسیە و جێی نیگەرانیە بەڕاستی، چونکە ئەبێ خۆی کەرتی کوالیتی کۆنتترۆڵ کەرتێکی زۆر حساسەوە پەیوەندی هەیە ڕاستەوخۆ بە تەندروستی هاوڵاتیان. تۆ ڕۆژانە ژیانی خۆت هەمووی پەیوەندیوە بە کوالیتی کۆنتترۆڵ بەڕاستی نانی بەیانی نانی نیوەڕۆ نانی ئێوەرە چی خۆی هەمووی پەیوەندی هەیە بە کوالیتی کۆنتترۆڵ. پاکەرەوەکان هەمووی پەیوەندی هەیە سوتەمەنی ئەو پاشماوەی بانزین و پاشماوەی گازەکە کە هەڵ ئەمژین ڕۆژانە بەداخەوە لەسەر جادەکانە هەمووی پەیوەندیوە هەیە بە کوالیتی کۆنتترۆڵ. ئەگەر پرۆسەی پشکنینی گونجاو نەکرێت بۆ ئەو کاڵانە هەمووی ئەبێتە جێی مەترسی بەڕاستی بۆ تەندروستی هاوڵاتیان. وەک ئەزانین ئامارەکانی شێرپەنجە و نەخۆشیەکانی تر بەردەوام ڕوو لە زیادبوونایە لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە هەدەفی سەرەکیمان بەڕاستی بژانەوەی کەرتی گشتی کوالیتی کۆنتترۆڵ و ئەبێ لەم دووە کەرتێکی فعال بێت لە هەرێمی کوردستان، ئەبێ بەشدار بێت بەڕاستی لە پرۆسەی پشکنینی کاڵاکان یان لەگەڵ ئەوە شەش ببێتە چاودێری تەواو لەسەر کەرتی تایبەت. بۆچی حکوومەت کوالیتی کۆنتترۆڵی لە
لە کەرتی حکومی سندەوە دای بە کەرتی تایبەت بەڵێ وەک ئەزانین هەمومان نەکرد تەنها کەرتی کوالیتی کۆنتترۆل ئاوای لێکراوە بەداخەوە وەک ئەیبینین کەرتی گشتی تەندروستیش تقریبان ئێستا هەمووی دراوە زیاتر احتیمامی دراوە بە کەرتی تایبەت کەرتی تایبەت پێشەخرێتەوە لە هەموو سێکتەرەکان ئەتوانی لە کەرتی پەروەردەش هەماشت ئێستا ڕۆیە بەرەبەرە احتیمامی حکوومەت هەمووی خۆی ئەوە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کە پێشتر لەسەر زاری چەند مەسئولێکی حکومی ئەمەی وتووە بەڕاستی یعنی نەیشاردوتەوە پێشتر یەکەم کەس ئەوەی ئەعلان کردبوو پێم وابێت کاک نیچرفان بارزانی کەوتی لە مودوا ئێمە احتیمامی حکوومەت هەمووی ئەیین بە کەرتی تایبەت کەرتی تایبەت من بە بۆ چوونی خۆم چونکە کەرتێکی قازانج ویستە و بەڕاستی قازانج و پارە و داهات ئەیگەڕێنێتەوە بۆ خەزینەی حیزبە دەسەڵاتدارەکان بە پێچەوانەوەی کەرتی گشتی ئەبێ حکوومەت خۆی دامی کاتەوە ئەبێ حکوومەت خۆی تەهیلی بکاتەوە ئەبێ ئامێر بۆی دابین بکە ئەبێ ئستاف بۆی دابینکە إلى آخره يعني بۆیە حکوومەت پەرە ئەدات بە کەرتی تایبەت بۆی حیزبەکان دەوڵەمەند بەڵێ هەر ئەوەیە نقطە سەرەکیەکە ئەوەیە بەڵام یەک نقطەی تر ئەگەر کەرتی گشتی کوالیتی کۆنتۆل بە شێوەیەکی گونجاو و کاران نەبێت ئەمە زیانەکەی نەک هەر بە تەنها بە چینی موچەخۆڕانیان بە چینی فەقیرەکان ئەگات بەڵکو زەرمەند هەموو هەوڵاتیانە ئەگەر دەوڵەمەند بن ئەگەر فەقیر بن هەمویان یعنی زەرمەندی فەرخستنی ئەو کەرتەیە بەڕێز نور ئێمە بۆ هەر باسی مرۆڤ بکەین ئەی کوالیتی کۆنتترۆل پەیوەندی بە ژینگەشەوە نییە پەیوەندی بە ئاوەوە نییە پەیوەندی بە سامانی سروشتیە وڵاتەوە نییە ئەگەر ئەو مەوادە خراپ و کەرەستە بێ بە هایانەی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە زەرمەند بێ بۆ مرۆڤ دڵنیا بکە زەرری بۆ گیانلەبەران و ژینگەش هەیە بەتەکید ئەو کاڵایانە ئەگەر وەکوتم بە پرۆسێ گونجاوی پیشکینی نەچێت ئەوە زەرمەند هەموو ژینگەیە و هەموو یعنی هەموو سێکتەرەکان و هەموو خەڵق و هاوڵاتیان و دوو لە ڕووی ئێوە ئاژەڵەکانش یعنی هەمووی چونکە دای بینین ئێستا هەموو ڕۆژێک یعنی ژنگە بەرەوە خراپتریش ئەڕوات چونکە تەنانەت ئەو گازانەکەیان کوالیتی کە بەکارە هێنێ لە هەرێمی کوردستان هەمویان کوالیتیەکەیان زۆر نزمە گازی کوالیتی باش هەمووی ئەنەرێت بۆ تورکیا و ئەنرێت بۆ وڵاتەکانی تر بەڵام ئەو تێکەڵە خراپەکە بوونی هەیە لە هەرێمی کوردستان هەمووی تێکەڵێکی نەگونجاوە و باش نییە بۆ ئیستیهلاک ئەوەی کە لە ماڵان بەکاردێنێت گازی سەیارە باس ئەکەم گازەکان بەڵێ بانزینەکەش وەک ئەزانین نۆرمەڵەکە لە هەمووی خراپترە بەڵام بۆ هۆی خراپی دۆخی دارایی هاوڵاتیان ئیقبالێکی زۆر هەیە لەسەر کرینی بانزینی نۆرماڵەکە لە کاتێکدا پاشماوەکە ئەوە کە ئەمێنێتەوە لە بانزینی نۆرمال زۆر خراپترە و زیاترە لەو پاشماوانە کە ئەمێنێتەوە لە کاتی بەکارهێنانی بانزینی سوپەر و دەرەجە باشەکانی مازیانکە بەڵێ یعنی ئێستا خاڵە سنووریەکان لە هەرێمی کوردستانە هەمووی بەدەست کەرتی تایبەتەوەی لە ڕووی کوالیتی کۆنتترۆل و چاودێریەوە خۆی بە دەستی کەرتی تایبەتەوە بەڵێ هەندێک لە کاڵاکان وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشت و کاڵ و سامان سروشتیەکانیش ئشرافەکا بەسەری بەڵام ئەو ئەرکە تایبەتە تەنها بە ئەرکی کوالیتی کۆنتترۆلە لە هەموو جیهانە لە هەموو وڵاتانی جیهان تەنها ئەو کەرتە بەشداری ئەو پرۆسە ئەبێ و چاودێر ئەبێ بەسەر عملیەتی پشکنین ناکرێت ئێستا ئەو کەرتە بدرێت تەنها بە تەنانەت بە کەرتی تەندروستی چونکە تەندروستی کەرتێکە یعنی تعامل ئەکا لەگەڵ مرۆڤ لە کاتی نەخۆش کەوتنی وەک ئەزانین هەمومان یان لە حاڵەتێکی دیکە لەوانەیە کەرتی تەندروستی سەرپەرشتیاری پرۆسەی دابینکردنی ڤاکسین ئەگەر جارێ مرۆڤەکە نەخۆش نەکەوتەوە ئەمە هیچ پەیوەندیوە نییە لە هیچ وڵاتێکی جیهان وەکوتم بە کەرتی تەندروستی بەڵێ بەڵام لە هەنێم ناڵێن بەرژ و بڵاوە کراوە بەسەر وەزارەتەکانی دیکە هیچ پێویست بەوە ناکە لە کاتێکدا تۆ جیهازێکی کوالیتی کۆنتترۆل دامەزراندووە پێویست ناکە پەکی بخەیت و ساحیاتی بێیتەوە بە وەزارەتەکانی دیکە و کەرتی تایبێت ئێستا کوالیتی کۆنتترۆل دەستگای مؤسسەی کوالیتی کۆنتترۆل لە هەرێمی کوردستان ئیشی چییە؟ ئێستا ئێمە تەنها پشکنین ئەکەین بۆ ئەو کاڵانە کە هی پاککارەوە لەگەڵ مەوادی تەجمیل کە بۆ مانیەت لە شوێنەکانی فەرمیەکان وەکو فڕۆخخانە وەک قایمەقامیەت و ئەو شوێنانە بەڵام هیچ پەیوەندیمان نەماوە بەداخەوە بە ئەرکی پشکنینی کاڵاکەیەت لە سنوورەکان خۆی فەرمانگەی خۆمان بۆ ئەو مەبەستە دامەزرا بوو بەڵام ئێستا کە ئێمە یعنی چەند جارش مخاتەبەی جیهات
مۆسەفاتی علیامان کردبوو وەکو ستافی کوالیتی کۆنتڕۆل چەند جار داوامان کردبوو کە ئەرکەکە بگەڕێتەوە بۆ لای خۆمان بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا تەنانەت قەرارێکمان هەیە هی ئەنجومەنی وەزیران بۆ ساڵی 2020 ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بۆ ساڵی 2020 ئەیوت کە ئەبێت کوالیتی کۆنتڕۆڵی گشتی چاودێر بێ بەسەر کۆمپانیاکانی کەرتی تایبەت بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە. لە ساڵی 2020ەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی ئێوە جارێکی تر دەست بە فعالیت بکەن بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەڵێ تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئێوە تانیوە لە بەغداد چی بکەن؟ من ئەمەوەیە لەبەر تەندروستی هاوڵاتیان و بە هیچ شێوەیەک ئەم کەرتە ناکرێت ئاوا پەکەخراو بێت. ئەمەوەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسایەک تەقدیم بکەین بۆ ئەنجومەنی نوێنەران ئینشاڵڵا ئەگەر گەشتین بۆ مەنسەبە لەڕێی ئەو پرۆژەیە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام بکرێت بە بەشداریکردنی کەرتی گشتی کوالیتی کۆنتڕۆڵ لە پرۆسەی پشکنینی کاڵا هاوردەکراو لە ڕێی مەرزەکان. ئەگەر هاتش و ئەمەش جێ نەکرا بە هەموو شێوەیەک ئەبێ کەرتی تایبەت ئیشراف بکرێت لەلایەن ئێمە ئەبێ کەرتی گشتی کوالیتی کۆنتڕۆڵ خۆی مشرفی مباشر بێ لەسەر ئەو پرۆسەی پشکنین کە ئەکرێت لەلایەن کەرتی تایبەتەوە. بەڵام پێش ئەمەش جێبەجێ بکەین یەکەم جار ئەبێ کەرتی گشتی ئەبێ دیسانەوە جیهازی متەتەوەر بۆی دابین بکرێت ئەبێ ستافی لێهاتوو شارەزا بۆی دابەمزرێنێت لەگەڵ تاقیگەی گونجاو ئەبێ ئەمە هەمووی بە پرۆسە یاسایەک هەمووی ڕێک بخرێت چونکە تەنها ئەو ئەمەلم یعنی بۆ چوونی خۆم وەک فەرمانبەرێک لەوەی 16 ساڵە من داواکەم تەنها ئەو دەرچەیەمان ماوە تا کەرتی گشتی یعنی جارێکی تر بیهێنە سەر ڕێگای ئیشکردن. بەڵێ کوالیتی کۆنتڕۆڵ لە بەغداد لەوێ چی ئیشێکیان هەیە وەکو ئێوە پەک خراوە یاوان لە فعالن کارەکەن؟ نەخێر لەوەیە کەرتی گشتی کوالیتی کۆنتڕۆڵ فعالێ و چاودێری تەواوە لەسەر مەرزەکانی خۆیان بڵین و کۆمپانیای کەرتی تایبەتیش وەک ئەزانم وجودی هەیە لەوەیە بەڵام لە ژێر چاودێری تەواوی کەرتی گشتی کوالیتی کۆنتڕۆڵی هی جیهازی فدراڵی هی باغا بەڵێ وەکو ئێرە نییە بڵین. چ پەیوەندیتان هەیە لەگەڵ کوالیتی کۆنتڕۆڵی بەغداد یا حکوومەتی ناوەندی؟ طبعا پەیوەندیوەمان هەیە لەڕێی مدیر عام و لەڕێی دەستە و ئەوان پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوان لەڕێی ئەوانە نەک لەڕێی ستاف طبعا پلە نزمەکانە بڵێن لەڕێی ستاف پەیوەندیەکە هەرە گەورەکە لەڕێی تەبادلی مواسەفاتش ئێمە مواسەفاتی عێراقیمان هەیە هەموو ئەو کاڵایەنەکەیان ئەبێ لەڕێی مواسەفات پشکنینی بۆ بکرێ بۆیە قەنەواتی متابعە و قەنەواتی یعنی پەیوەندیکردنمان هەیە بەڵام وەکوتم لەسەر ئەستیباڵە. باش ئەو ماسەفاتە عێراقیانی کە داواکرێ لە مەرزەکانی هەرێمی کوردستان جێبەجێکرێ وەکوتم ئێمە ئێستا حالیان چاودێر نین ئێمە چاودێر نین لەسەر بۆیە ناتوانین کە لە بازار ڕایبینی وەکو لە بازار من بینم ئەگەر بە بۆ چوونی خۆم ئەو ماسەفاتە بە تاواتی جێبەجێ بکرێت لەوانەیە لە سە هەفتە و پێنج لەو کاڵایانە دەرنەچن لە پرۆسەی پشکنین چونکە بەڕاستی ئەو پشکنیانش کە ئەکرێن هەندێکی ڕووکەشین ئەتوانێن بڵێن ئەو تێستانە کە پێویستە بکرێن وەک تێستی مادە پارێزەرەکان مادە پارێزەکان شتێکی زۆر زۆڕیە لە ماوەدی حافظە بەڵێ چونکە ئەم مادایانە زۆر خراپن بۆ تەندروستی و ڕێژەی یعنی ئەو نەخۆشیانە زۆربەی بەهۆی ئەو مادانە تووشی مرۆڤ ئەبێت بۆیە ئەو تێستانە پێویستە بکرێن تێستە سەرەکیەکان وەکوتم وەکو مادەی پارێزەرەکان وەکو پێکهاتەکان ئەبێتەوە کولی کاڵایەک بێتە ناو هەرێمی کوردستان فەحسی پێکهاتە بۆی بکەی بزانێ ئەوە لە چی پێکهاتووە وایە ڕێژەی کولی مادەیە کە تایەتی چنە تا چەند تایەتی لەگەڵ فەحسێکی ترمان هەیە زۆر ضرورەتە کە ئەمەش ناکرێت لە مەرزەکان ئەوەش فەحسی موبیداتی حەشەری کە ئەمە زۆر ضرورەتە بکرێت بۆ سەوزە موبیداتی حەشەری یعنی ئەو مادانە کە بەکارهێت لە کاتی زراعەتی میوە و سەوزەکانە بەڵێ دژە میرۆکان بەڵێ ئەمە زۆر ضرورەتە بەڵام بەداخەوە لێرە بە شێوەیەکی گونجاوە هەر فەحس ناکرێت و هەندێک پشکینەر کە معروفن و ناسراون لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی شاری سلێمانی تەنانەت خۆی لەسەر ئەرکی خۆی ئەو فەحسە جێبەجێ کردووە بۆ چەند سامپڵێکی میوە و سەوزە دەرکەوتووە کە جار زیاترە لەو ڕێژەیە کە ئاماژەی پێدراوە لە ناو مواسەفاتی عێراقی ئەوەی کە لە دەرەوە دێت بەڵێ ئەوەی کە لە دەرەوە دێت بۆ چ میوەیەک بوو ئەوە کرا وەڵاهی بۆ چەند جۆرێ میوەیەکە چەند جۆرێکە سامپڵ وەریگرتو بوو لەسەر ئەرکی جەنابیان و پشکنی بۆکرا بۆیە ئێمە ناتوانین یعنی تا چاودێر نەبین وەکوتم
تا بەشدار نەبین لەم پرۆسەیە ناتوانین حەجمی زیان کە ئەگاتەوە بە هاوڵاتیان تەقدیری بکەین. ینی بە حەزەرەوە بچینە بازار شت بکڕین و بیخۆین؟ وەڵا خۆم شخصی خۆم زۆر بە حەزەرەوە شتەکان ئەکڕم بەڵێ یعنی بەڵام چاریشت نییە یعنی ئێستا هەموو شتەکان کە هەیە لە هەرێمی کوردستان تقریبان یعنی هەر ئەوە یعنی هەمووی بە نفسی پرۆسەیە بە هەمان پرۆسەیە ئەچێتە ناو ئەوانی کە لە بەغدادەوە دێنە هەرێمی کوردستان ئەمان ئەگەر خۆیان بە پرۆسەیە خۆیان بە پرۆسەیەکی گونجاو تێپەر بوون بە تەکید ئەمانە لە هەڵباتە باشتر بن تا تۆ فەحسێکی زیاتر بکەیت تا تۆ فەحسە گونجاوەکان و سەرەکیەکان وەک وتم بکەیت ئەوە طبعاً زیاتر ئەتوانیت سقە و هەبێ بەو کاڵایە کە لە ژێر دەستە بەکاری ئەیانی ڕۆژانە. باش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانی چ لەوە بیەک بکەی بۆ بابەتی تەندروستی هاوڵاتیان؟ بەڵێ بەتەکید لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر ویسمان لۆبی بکەین ئەبێ لۆبی بکەین من بەرەئی خۆم بۆ چون خۆم بەتەکید لەگەڵ حیزبەکانی معارەزای خۆمان بەڵام ئەمە یعنی تەنها لەگەڵ ئەوان بەبوو چون خۆم ئەتوانیت ئیش بکەیت بەڵام بەرەئی خۆم ئەو نوێنەرانە کە نوێنەرەکانی حیزبی دەسەڵاتداران لێرە بچنەوە بەغداش ئەو ئیشانە ناکەن کە لە مەسلحەتی هاوڵاتیانە چونکە ئێستا خۆی کەرتی گشتی کوالتی کۆنتڕۆڵ بەڕاستی کێپەکی خستووە حیزبە دەسەڵاتدارەکانی ئێمە کەرتی گشتی پەخستووە بەتەکید ئەو نوێنەرانە کە سەر بە حیزبەکان دەسەڵات کاتێکی تر بچنە بەغا هەمان بۆچوون و هەمان ڕیسالەی حیزبەکانی خۆیان جێبەجێ ناکەن بۆ جارێکی فعالکردن. بەڵێ چونکە خۆیان یعنی حیزبەکەی خۆیان کاتی خۆی یعنی ئەجنداکەی وایە خۆ کە ئێمە داوا ئەکەین ئەگەر ئەمە کارا بکرێتەوە بەتەکید ئەو بۆچوونی حیزبەکەی جێبەجێکە بۆیە لۆبیەکان من بە بۆچوونی خۆم ئەگەر بکرێت بۆ قازانجی هاوڵاتیان تەنها لەگەڵ حیزبەکانی معارەزە کە ئەیانەوەی بەڕاستی خزمەتی هاوڵاتیان بکەن لەناو ئەو کاندیدانی کە خۆت بەرچاو دەکەون لەناو حیزبە دەسەڵاتدارەکان شارەزای وەکو تۆیانتیایە؟ والله وەک متابعەم کردووە ئێستا وەکو بڵێن هەمان ئێستا حەقلی خۆم ئەوە کە من ئەمە ئیش بکەم لەسەری باوەڕ ناکەم کەسێکی تر هەمان یعنی پرۆژەی هەبێ یان هەمان اختصاصە یان هەمان ئەو بابەتەی هەبێ. میژویستم ئەوە بڵێم لەناو کاندیدەکانی کەی کە هەن لەناو حیزب و لایەنەکانی تر اختصاصی تۆی تایە؟ باوەڕ ناکەم نەمبیستوە نەخێر. باوەڕ ناکەم بەڵێ بەڕاستی چونکە حاڵاتەکە ناڵێم ئینسانیە زۆر ڕۆژ بە ڕۆژ ئەیبینین کەسانێکی زۆر تووشی نەخۆشی مەترسیدار ئەبن بەڕاستی ئەمە هەمووی یعنی پێک خستنی کەرتی گشتی کوالتی کۆنتڕۆڵ یەکێک لەو هۆکارانە ئەبێ وەکوتم ئەو تێستە گرنگەکانە ئەبێ بوونی هەبێت لە هەرێمی کوردستان و ئەبێ حکوومەت ئلزام بکرێت کە دەعمی بکات ئەگەر ئەمانەوەی تەندروستی هاوڵاتیان بەرەو باشتر بچێ بەڵام ئەگەر ئەمانەوەی حاڵەکەەوە خۆی بمێنێتەوە ئیتر بە کەرتی گشتی کوالتی کۆنتڕۆڵ وەکو خۆی بمێنێتەوە فعال نەبێ جارێکی تر. باش بەڵێ ئەگەر شتێکت ما بێ بیگەێنی من بتوانم هاوکاریت بکەم. زۆر سپاسمان بەس ئەوە کە ماوەتەوە داوا ئەکەین لە هاوڵاتیان بەڕاستی بچن بۆ دەنگدان و نوێنەرێکی گونجاو بۆ خۆیان هەڵبژێرن مەرج نییە من ناڵێم بڕۆن من هەڵبژێرن من ئەڵێم تەنها کاندیدێک هەڵبژێرن سەر بەبەرەی ئۆپۆزیسیۆن و نەک بەبەرەی دەسەڵات مانەوەی خۆیان لە ماڵەوە و نەچوونیان بۆ دەنگدان و بەرز نەکردنەوەی دەنگی خۆیان هەمووی لە مەسلحەت و قازانجی حیزبەکانی دەسەڵات کە ئەوان هۆکاری دۆخی دارایی خراپ هی هاوڵاتیان هی ئەماوەی هەمووی هۆکاری پەخستنی کەرتی گشتی هۆکاری دروستکردنی دوو چینایەتی هۆکاری زیادکردنی باج و ڕسومات یعنی ئەم دۆخە هەمووی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەو دۆخە خراپە هەمووی لە ئاکامی سیاسەتی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکان بۆیە ئێمە داوا ئەکەن خەڵق نەک هەر بچن بۆ پرۆسەی دەنگدان بەڵکو بە پەرۆشەوەش بچن تا بتوان ئیسباتی وجودی خۆیان بکەن و تۆڵە بکەن لەو دەسەڵاتە زاڵمە کە چەند ساڵێ ئەو دۆخەی خراپە هێناوێتی بەسەر خەڵقی هەرێمی کوردستان. هیچ کۆنتاکتێک پەیوەندیەکتان هەیە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن؟ والله ئەمەش دیسان ئەڵێمەوە ئەگەر هەبێت لەسەر ئاستی باڵا من نازانم بەڵێ معلوماتم هیوادارم سەرکەوتوبی سەرفرازبی ببیتە کاندیدێک و دەنگێکی بەهێز لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر سپاس مەمنونم بۆ بەڕێزتان. زۆر سپاس بەخێر هاتی. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز نور کۆتایی پێهات کە کاندیدی ژمارە 12 لیستی هەڵوێستە هیوادارم بێزارمان نەکرد بێتن ساغ و سەربەرز بن هەر بژین.